بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی خوشویست، مانگی پیروزی رمضان رحمت و سوز و میهرەبانی خوای پەروەردگارە. یەکێک لەو وانانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئێمە لێوە فێر دەبین بەخشینە. هەروەکو چۆن پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام کە ئەجوەد الناس بووە، بەخشندەترین کەس بووە، بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر بەخشیوێتی. لەبەر ئەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەجر و پاداشتی هەموو چاکە و چاکەخوازیەک بەڕاستی زیاترە لە کاتەکانی تر. و لەم کاتەشدا ئێمە برایان و خوشکانمان لە هەرێمی کوردستان کە بارودۆخێکی ئابووری زۆر خراپ هەیە، پێویستیان بە هاوکاری کۆمەکی ئێمەیە. بۆی ئێمەش داواتان لێ ئەکەین هەروەکو چۆن بەخشیوتانە لە ڕابردوودا، ئێسش داوا ئەکەین کە هەندێ ماڵی فەقیر و هەژار هەن لە ڕاستیدا کە قوت و خواردنی ڕۆژانەیان نییە، یعنی احتیاجن بەوەی کە چاویان لە دەستی ئێمە و ئێوەی خێرخوازەوەیە کە سەبەتەی خواردنیان بۆ بنێرینەوە. بۆیە ئەو خێزانانە ئێمە دامان ناوە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەدا هەر خێزانێک تەنها 25 پاوانیان بۆ سەر بکەین، ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن بەشدار بن لەو خێرەدا کە ماڵی فەقیر و هەژارێک ئاودانەکەنەوە، دڵی چەند مناڵێکی بێباو خۆشەکەن بەو بەخشینەی کە ئەتوانم بڵێم هیچ تەئسیر و کاریگەریکی لەسەر ئێمە نییە. ئەگەر بەراورد بکەین لەم کاتەیە کە چۆن شت گران بووە، کاڵاکان گرابوون لێرە، بۆ نمونە کە غاز و کارەبای ماڵەکانمان 100% گران بووە، وای دابرین ئەم 25 پاوانش هەر شتێکە لەو بابەتانە تکتێکە کراوە بۆ سیارەکەمان، تەلەفۆنێکە شکاو شاشەکەی ئەگۆڕین، داینێکە شتێکی ئاو هایە، یعنی بیری لێ نەکەینەوە بە بێ دوودڵی. ئێستا ئەو ژمارە حسابی کە ئەیبینیت 25 پاوان خەرە سەری ئەوە ئەچێ بۆ ماڵێکی هەژار و دڵی خانەوادەیەکی پێخۆشەکەی، هەم خوای پەروەردگار پێخۆشە، هەم مەئجووری لە قیامەتدا و هەم دڵی کەسوکارش خۆشەکەی. ئێمەش بە ئەمانەتەوە ئەو ئەمانەتانی ئێوە ئەگەینە بەرز فەقیر و هەژارەکان ڕەحمەتی خواتان لێبێ، ببەخشن، ببەخشین لە ماڵی هیچ کەس کەم ناکە، بە خوای پەروەردگار ئەجر و پاداشی هەموو لایەک بنووسێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.